تایبەت بەم ڕاپۆرتە زانیاری زیاترمانەوێت بۆ ئەوەی بزانین ئایا لابردنی کاندیدانی عێراق لە کاتی دەرچوونیشیان لە دوای هەڵبژاردن و بوونیان بە پەرلەمانتار چەند مەترسی ئەخاتە سەر پرۆسەی هەم لەلایەک دموکراسی و هەم پرۆسەی سیاسی لە عێراق. بۆ ئەم بابەتە زانیاری زیاتر وەربگرین و پرسیاری تایبەتتر لەم بابەتە بکەین دکتۆر مجاشع تەمیمی شارەزای کاروباری سیاسی عێراق لە بەغداوە میوانی کوردستان 24. دکتۆرم کاتتان باش. پرۆسەی دموکراسی لە عێراق بەم چەشنەی کە کاندیدەکان لە دوای ئەوەی کە هەڵ ئەبژێڕێن و پرۆسەی هەڵبژاردنیش تەواو ئەبێت دوور ئەخرێنەوە چەند مەترسی دروست دەکات بۆ پرۆسەی سیاسی لە عێراق؟ نعم بەڵێ زۆر سوپاس بۆ ئێوە بە دڵنیاییەوە ئەم بابەتە بابەتێکە هۆکار بوو بۆ دروستبوونی قەیرانێک لە دیمەنی سیاسی و هەروەها چەندین پارت و هاوپەیمانی سیاسی هەن هەڕەشەیان کردووە کە ئەوان ڕێکاری یاسایی و سیاسی دەگرنەبەر دەرهەق بۆی کە لە دژیان ئەنجام درراوە و دوورخراونەتەوە دوای ئەوەی کە لیستەکان لیستی کاندیدان پەسەند کراون. ئەمە قەیرانێکە زۆر مەترسیدار دەبێت چونکە چەند لیستێکی گرتووەتەوە کە گرنگن گەورن و ئەم لیستە و هاوپەیمانیانە کەسایەتی تێیدا دوور دەخرێنەوە کە دڵنیا بوون ئەو کەسایەتیانە دەگەنە پەرلەمان و لە هەڵبژاردن دەردەچن. بۆیە ئەوەی کە ڕوویدا وا سیر دەکرێت بە ئامانجگرتنی سیاسیە چونکە یاسای هەڵبژاردن ژمارە 12 بۆ ساڵی 2018 جەختی کردووەتەوە لە مادەی حەوت کە دوورخستنەوەی کاندیدان بەهۆی هەڵس و کەوتی باش دوور بخرێنەوە دیارە هۆکارێکی دادگایی لە پشتەوە بووە یاخود هەر دۆسیەیەک یەکێک لەو 5 دۆسیەی تێدا دەستنیشان کراوە کە یاسای سزادانی عێراقی ئاماژەیان پێ دەکات. بۆیە قەیرانەکە ئاڵۆزە سەختە چارەسەریش وا دیارە چارەسەرێک دەبێ بوونی هەبێ. باشە دکتۆر کەوا بێت بەڕێستان پێتان وایە کە ئەمە هۆکاری تەکنیکی لە پشتەوە نییە یاخود لەسەر ڕێکاری کۆمیسیۆن نییە ئەمانە بڕیارێکی سیاسی؟ بڵێ دوێنێ چەند کەسایەتیەی سنی باسییان لەوە کرد و هەروەها چەند کەسایەتیەکی دیکەی پارتی بەگیل یاخود با بڵێن هاوپەیمانیەی بەگیل کە چەندین لایانی مەدەنی لە خۆ دەگرێت تێدا باسییان لەوە کردووە ئەوان بە ئامانج گیراون و دوور خراونەتەوە گوتویانە ئەمە هۆکارەکەی فشاری سیاسی بووە و ئەوانیش خۆیان لە فشار بەردەوام دەبن چونکە لیستەکان ئەو لیستانەی کە بۆ هەڵبژاردن پەسەند کراون پێشتر ڕێگەیان پێدراوە بەشداری بکەن و پەسەند کراون. بابەتەکەش پەیوەستە بە لایەنی سیاسی بە پلەی یەک بۆیە ناکرێت بڵێن دوورخستنەوەکە بەهۆی هۆکاری یاسایی بووە بەڵکو وا دیارە پەیوەستە بە ناکۆکی سیاسی و تێیدا چەندین کەسایەتیان باز لەوە دەکەن کە دوور خراونەتەوە لەسەر بنەمای سکاڵای چەند سیاستمەدارێک. بۆیە بابەتەکە زۆر سەخت و ئاڵۆز هەروە گوتم و لە چوارچەوەیەکدا دێت کە قەیرانێکی سیاسی دروست کردووە دوای ئەوەی کە بەڕێز موقتەدا سەدر ڕەتی کردەوە بەشداری بکات و بنکە جەماوەریە گەورەکەی لە ناوەڕاست و باشووری عێراق بەشداری لە هەڵبژاردن ناکەن. بۆیە دەکرێت ئەم کێشانە چارەسەر بکرێن و بابەتی دوورخستنەوەکان چارەسەر بکرێن چونکە ئەگەر ئەم کێشەیە چارەسەر نەکرێت لەوانەیە ببێتە هۆی قەیرانێک لە هەڵبژاردنی ئایندەدا. باشە دکتۆر ئەمە تا چەند پرۆسەی هەڵبژاردن لای هاوڵاتی بێمتمانە ئەکات کە هاوڵاتی دەچێتە سەر سندوق دەنگەدا بە کاندیدێک کە هەڵبژاردەی خۆیەتی و دەیەوێت ببێ بە نوێنەری بەڵام دواتر لەلایەن لایەنێکی سیاسیەوە لا ئەبرێت تا چەند کاریگەری کاتە سەر پرۆسەکانی هەڵبژاردن لە عێراق؟
بەڵێ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕوبەڕووی قەیرانێک بووەتەوە کە قەیرانی کەمبوونەوەی ڕێژەی بەشداریکردنی جەماوەران بۆیە ناڕەزایەتی هەیە خەڵک بەشداری ناکەن لە دوای 2010ەوە ئەمە دروست بووە و لە 2021ش ئەمە دووبارە بوویەوە و هەروەها لە هەڵبژاردننی ناوخۆی ساڵی 2023 هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکە ئەوەی هیچ دەستکەوتێک نەبووە و دەسوەردان کراوە لە کاری لایەنە دەسەڵاتدارەکان لایەنە سیاسیەکانەوە بۆی لەو بڕوایەدام ئەو هەنگاوی کە کۆمیسیۆن باسی کردووە هەنگاوێکە لەوانەیە ببێتە هۆی ناکۆکیەکی زیاتر خەڵک زیاتر بەشداری لە هەڵبژاردن نەکەن کە لە مانگی ئایندەدا بڕێوە دەچێت و هۆکارەکەشی بابەتەکەی با بڵین قەیرانێکی نوێی دروست کردووە لەسەر بنەمای ئەو بڕیارە نوێیانە بۆیە لەو بڕوایەدام ڕێژەی بەشداری نەکردن و دوودڵی زیاتر بەرز دەبێتەوە. باشە دکتۆر مجاشع ئایا ئەم بابەتە پێت وایە لە عێراق کە ئەمەنە کێشمەکەیشی سیاسی تێدایە چارەسەر بکرێت یان چۆن دەڵێیت لە 2010ەوە دەستی پێ کردووە بە تەواوەتی عێراق بکەوێتە ژێر کاریگەری ئەوەی کە هەر جارێک کەسێک دەبێت بە ئەندام پەرلەمان دواتر لا برێت و هەمیشە مەترسی لە لای ئەندام پەرلەمانەکان ئەو بابەتە دروست ببێ بۆیان. ئەم جارەیان ئەم هەڵبژاردنە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە کاتێکی سەخت و ئاڵۆزە قەیرانێکی هەرێمایەتی هەیە هەڕەشە هەیە بە گەڕانەوەی جەنگی ئێران و ئیسرائیل و ئەمریکا هەڵگیرسێتەوە کێشەی ناوخۆیش هەیە لە عێراق ئەو کێشانی هەروەک گوتم کە یەکێک لەوان بەڕێز موقتەدا سەدر بۆ یەکەم جارە بەشداری لە هەڵبژاردنە ناکات و بەڕێز موقتەدا سەدر کەسێکە زۆرترین جەماوەری هەیە لە نێو لایەنە شیعیەکاندا بۆیە چەندین با بڵین قەیرانی دیکەش هەیە با بڵین گوتاری توندوتیش ڕقامێز تایفە گەریب ئەمە زۆر ڕون و ئاشکرایە کە ئێمە بەرە و پاشەکشە دەڕۆین لە چوارچێوە سیاسیەکان و دیموکراسیەکاندا هەر بۆیە هەندێک لایەن هەن بۆ ڕای گشتی قسە دەکەن کە وا باشە بەشداری لە هەڵبژاردن نەکەن بەهۆی ئۆفشارێکە دروست بووە جگە لەمەش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئێستاش لەوانەیە خۆی بیرروڕایەکی تایبەت بەخۆی هەبێت بە تایبەتی کە نیگەرانیەک هەیە شڵەژانێک هەیە پەرلەمانی ئایندە بکەوێتە ژێر دەسەڵاتی ئەو لایەن و پارتانی کە دژی ئەمریکان ئەم بابەتەش زۆر گرنگە بۆیە لە دەرەنجامدا لۆ بڕوایەدام دۆخەکە و هەلومەرجەکە زۆر سەختە پڕە لە نیگەرانی تەنانەت سەرۆک وەزیرانیش فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەڕێز محەممەد شایع سوودانی ڕوبەڕووی هەڵمەتێکی تۆمەت بەخشینەوە بووە و ئەمەش لەوانەیە مەترسی بۆ سەر دیموکراسیە دروست بکات چونکە ئەو هەڵمەتە لە کاتێکدا ئەنجام دەدرێت لەسەر دیمەنی سیاسی عێراق دەکەوێت. بەڵێ سپاس دەکەین دکتۆر مجاشع تەمیمی شارەزای کاروباری سیاسی عێراق لە بەغدا و میوانی کوردستان 24 بووی.